سڵاتان لەبێ بنێرانی زاری کرمانجیێم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ لەش ساغ بن منی زاری یوسف لەگەڵ هاوکارانمان خۆمان ئامادە کردووە بۆی پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش بکەین. بنێرانی عزیز، وەرزش یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانی ژیان، جا چ بۆ ئافرەت بێت چ بۆ پیا بێ بێگومان جیاوازی نییە، چونکە وەرزش هەم دەروون هەم جەستەی مرۆڤ ئارام دەکاتەوە، تەندروستێکی باش بە مرۆڤ دەبەخشێتن. بنکەی چالاکی وەرزشی ئافرەتانی سۆران ئەو بنکەیە کە چەندین ساڵە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دامەزراوە خزمەت لە بواری وەرزش دەکات تایبەت بە ئافرەتان. ئەمڕۆ دەمانەوێت لەسەر کار و چالاکیەکانی ئەم بنکەیە قسە بکەین، بزانین کە کار و چالاکیەکانیان چین و لە ساڵی چەند دامەزراوە. لە ستۆدیۆ رازییە سەلیم بەرپرسی بەشی چالاکیەکانی بنکەی چالاکی وەرزشی ئافرەتانی سۆرانمان لەگەڵە. رازیە خان زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس، سەلامەت بێ. کەرەکە سڵاو خۆ بگەینە. بەڵێ، بەناوی خۆی گەورە میهرەبان. سەرەتا ڕێز و سڵاو بۆ هەموو کارمەندێ زاری کرمانجی و بتایبەتی جەنابەتە. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە دایە من ئەس بەشداری ئەو پرۆگرامای بم. دەستخۆشی لە هەموو وەرزشانێت دەوەرە ئیدارە سەربەخۆی سۆران دکەم بێ جیاوازی، هەم پیا و هەم ئافرەت. ئیجا بینەرن هێژا یەک لە خۆشیێن پرۆگرامی ئەوەیە کە هەندێک کەس تێنێت ناوە پرۆگرامیدا، ینی پشتی دەمێکی گەلک درێژ ئەمێ کو دەبینی. رازیە خان یەکێ لەوان کەساک و پشتی چەند ساڵە رازیە خان پشتی 20 ساڵ چکە ئەم لە قوتابخانەیان پێک دەبین پشتی 20 ساڵە باسی جۆتە هەوەکی خۆی ئازی پیر بێ ئەوەش هەبەتە سەبەب وەرزشە. گەرە خێراتی پێ خۆشە گوتت ئەڕێکت ناوە پرۆگرامی دای. رازیە خانمان پێ خۆشە بچەکی بەحسێ بنکەی چالاکی وەرزشی ئافرەتانی سۆران بکەی. ساڵە چەندی دامەزرایە، چاوا دامەزرا؟ بەڵێ، بنکەی وەرزشی چالاکی ئافرەتانی سۆران لە ساڵە 2009 ما وەکو یعنی بڕسمی ئەرکێ ئەو بنکەی والگرت. ناوێ بەڕێوەبەری بنکەی لەلایەن خاتوونە شێرەژنە دەوەرە بارزان مامۆستا ئیسماعیل غەفور تایبەتی ڕێز و سڵامەت هەبوو کە یەکەم ئافرەت بوو دەوەرە ئیدارە سۆران ناوی چالاکی ئافرەت و هەستا. بەڵێ، ساڵە 2009 دامەزرا هەتا نوکەژی بەردەوامە هەلبەتە. بەڵێ، بەردەوامە لە هەموو 2 ساڵ 4 ساڵ ئەم وەکو هەڵبژاردنە دەست پێکەین، هەڵبژاردن تێتاکردن بۆ ئەندام و کارگێر و بەرپرس هەر ساڵێ بەرپرسەکەتە دیاریکردن. بەڵێ، مەرجێت بوون بە بوونە کەسێک ببیتە بەرپرسێوی بنکەی یانژی ئەندامی بنکەی چ مەرجانە؟ بەڵێ، مەرجێت و بنکەی دەبیتن تا ئەندام زۆر زیاد هەبیت. ما 199 ئەندام ئامادە ینی حاضر بوون، لۆ 199 115 ئەندام ئامادە بوون کاتە هەڵبژاردنێ. و هەڵبژاردنەی مامۆستا سوزان بەدیع پلەیەکی بدەسینا بووە بەڕێوەبەری بنکەی وەرزشی چالاکی ئافرەتانی سۆران. اینوکە مامۆستا سوزان بەڕێوەبەرە. بەڵێ، جێگیری بەڕێوەبەر رازیە. بەڵێ، سەرکەفتی بن ئینشاڵڵا چ مەرجێک هەیە کەسێک ببیتە ئەندام نەکەی و هەلبەتە دەبی وەرزشوان بێت؟ بەڵێ، مەرجێت دەبیت شەهادە کولیە وەرزشی هەبی، شەهادە لاژجوانی هەبیتن، چەندین شەهادەت وەرزشی هەبیتن، چەند ساڵە خزمەتە وەرزشی کرده بیتن. بەڵێ، کار و چالاکیتون گو زیاتر چنە رازیە خان؟ هەلبەتە رازیە خان یەک کۆمەڵەکە زۆر یا ڕێز و پێزانی نایت ئینای دشی بەرە خوب دێ گەلک زۆرن. پێش پرۆگرامی گوتی ئەگەر من هەمووی ئیناوان لەوانەیە من غورفەک پەت کردبا. بەڵێ، ئەوە زیاتر کار و چالاکیتون گو چنە جارێدا ئەم بەحسی کار و چالاکیتون گو بکەین هەنگی ئەم دێ هەینە سەروان ڕێز و پێزانیت هەنگو وەرگرتی. بەڵێ، زیاتر کار و چالاکیت مەل بنکە ئافرەت وەرزشی سۆران یەک تۆپاپەیە، تۆپا باڵەیە، پاسکل سواریە، مەلەوانیە، جیمناستیکە، یۆگایە، لەشجوانیە، کارەتە، کونفوە. بەڵێ، هیوادارم یعنی دەوەرە سۆران یعنی هیچ مەلەوانگەیەک نییە بۆ ئافرەتان، بۆ ئەوەی هەموو ئافرەت ڕوول شارێ ڕاندزت بکەن. بۆ وانیش سەختە، یعنی ئافرەتە هەی ئیمکانیات نییە هەندێکە بچیتە سۆران بۆ مەلەوانی. داوال کاک هەلگوردت بکەن ئینشاڵڵا بە زووترین کات مەلەوانگەیەک بۆ ئافرەتان لە سۆران ئینشاڵڵا. چونە پاڵەوانیەت یا هەنگی بەس ناو سۆراندا کار و چالاکیت خۆتکەن یان چنە شارێک دیکەژی کار و چالاکیەتکەن؟ بەڵێ، نا وەکوی کار و چالاکی مەل هەمە
کمالگت یعنی همه شاری دیگه اما انجام داد تایبتی زاخ و دهو حولیر زور یعنی سلیمانیه سۆران بله او ڕێز و پێزانینێت دەوەرگرتە یا هەر بەدە تا زۆرت وەرگرتە یا هەری بەسەران کۆ زۆر دلێتە پێ خۆشتکات کیشکە والله یا هەر زۆری ئەو بوو کە من ماراسۆنی گەل کاکنە جیران بارزانی ماراسۆن ئەنجام دای بەڵێ من پلەیەکێ بدەستهێنا 4 مەتری بەشدارم هەر یعنی گەل منیش ئاخف گوت هەندای تووشێ غاردای من گوتێ بەڵێ بتەکید یعنی زۆر ئاسان بووم گوتی زۆر زەحمەت بوو من دا ڕێز و پێزانینێت دەرڤژیت وەرگرتی هەڵبەتە بەڵێ ئەوە وەکو تەماشا بکە چەند علەمێت کورد یعنی دەرەوەیە علەمێت کوردستانێ ئەوە شەروەت و ئیتالیا وەختی تو بەشداری چالاکیەکانی ڕازیە خۆ بەڵێ تو ناوێ سۆران بەشدارکێ یەک دەرڤژی تو ناوێ هەرێما کوردستانê بەشداریت بەڵێ هەموو یعنی وەکو کچێکی پێشمەرگە و ناوی دەوەرە سۆرانەت بەشداریت کەم هەر چالاکیەکیش من بەشداری کردبین من پلەیە بدەستهێنایی الحەمدولله بەڵێ هیوا سەرکەفتنە ئینشاڵڵا ئافرەتی سۆران هەتا چەند تێنە وەرزشێ هەتا چەند گرنگی وەرزشێ بدەن دووەکی مامۆستاکە وەرزشی بەڵێ سەرەتا ڕاستی زۆر کێم بوون ئافرەت یعنی وەکو بڵێ شەرم و ئسترێس و ئەو تشتە هەبوو بۆ بێتە ناو وەرزشێ بەس ئەلحەمدولله یەک کاک هەڵگورت هاتی ورزش بەرەو پێشچوونێ چتن دەستخۆشی لێت دەکەم چونکی کەسێکی وەرزشۆنە بەر هەندێ یعنی احتیمامی وەرزشت داد لێرەوە ڕێز و سڵاومنێت بۆ هەی ڕاستی ئەو کاتێ ئەو هاتیە وەرزش پێشکەتی یعنی ئافرەتێت مە زیاتر تێن قاعەت زیاد بووە ئەو کاتێ ئەمە بەس مەقاع هەبوو سۆران نوکە زۆر قاعەت ینی پڕ بوو سۆران پڕ بێ قاع بله گرنگی وەرزشی چییە تایبەت بۆ ئافرەتان چونکە تو بخوا ئافرەتی لەونەت تو زۆر باش تێبگەی کە گرنگی وەرزشی چەندە گرنگی وەرزشیەکی ئەوەیە یعنی هەموو لە شێتە یعنی چست و چالاک دکات تەندروستیاتە باش دکات دەگەنج دکات هەڵەتەکی من بەڵێ ئەزفی ئەم پێشان مەکتەبە بوونی تقریبا ئیزارش ماستر بم تاکید نزانم بەس ئەزێ پیر بی ڕازیە خان هەڵەکی درێژ خەواتە باش دکات ڕێژە خویناتە باش دکات تەندروست ینی بۆ دلێتە باشە ینی زۆرن هەرچی هەندیت بەحسی وەرزش بکەیت خلاص نابێت بەڵێ کی پاڵپشتیان بود کرد بله لێرە ڕێز و سڵامەت هەی بۆ کابینا برا گەورەی کاک مەسرور بارزانی ڕاستی کابینێکی سەرکەوت و ینی هەر کابیناوی بێ ینی هەوەگریان پێشکەی بله ئەو زۆر بله ینی دەستخۆشی لێت کەی بله هەنگول داهاتی داد بێتن چ بکەن دێت چکەن وەکو بنکەی چالاکی وەرزشی ئافرەتانی سۆران مال دهاتی داد بيتن يعني الأم بنكي مال 8 يعني 4 سالي حتى بجنو 7 سالي 7 سالي حتى هندي يعني ما ورزش الدينا يعني نخش هات يعني كمان تقريبا مانجي 15 ورقه دا دكتوره چه نبيا ما وش سالك وشش مانجا هات یک دکتری سردار نکرد. بله مثلا گوت بهتون زیادتر دهاتی دا گرینگی بواری ورزش بدن. بله تأکید یعنی نگی بس بو لشریکی و بس بو ضعیفیه یعنی بو همه تندرستیات ورزش باشه. هرچی نبیت نه قاعش نیم ساعت که پیاده روی بکن. بله. مدیتن یعنی چند بحثی چالاکیتون گفتم. آفراد حتی چند گرینگی ملوانی داد یا جی گرینگی پاسکل سواری دادن. بله. والله زور يعني إنه كملواني زور يعني بسودا چونكي ما هر كز ملواني نزانت هر كز شو نك أواكي كي مجد خندقي بله إجا إن شاء الله يعني أجر بيتو ملوان جاك للصوران هبيت ما مستوى ملواني تاي ما مستوى أسرينا ليرا ورز إسلام من البوهاي أويش ما مستوى ملواني هالبنكما بله يعني ده ولكتك أفراد بشيت خرزقار قال هر جاكي ملواني بكتن بله و چند نخوش مایتات یعنی فقرات دکتر ملوانی بودن امکانیات نبید چتا راندزیان جاکی دی بو ملوانی هر یعنی خراتری بله وقتی ما آماده کاری پروگرامی کرد بەرپرسی بنکەی ئاماژە پندیدا کو ام شەیەکی خۆبەخشانە یعنی هەندێک جار مثلا ئافرەتێنە نکمە ام هیچ بڕەپارەیەکی لێ وەرناگرین بەس مەرەمامە ئەوەیە ام زیاتر خانمت سۆران بینین کو ورزش بکن یعنی هیچ خۆبەخشانە شولد کرد بله و چند ماه که چند هم خۆبەخش شولد کردن هر بو ژنە پێشمەرگە و ژنە شەهیدە و هەر بێ بەرامبەرە هەر بله یعنی زۆرتر ئەو ئەوانە تێدا
بله او تنو هنگجی بله مساعده زولت کن راستی لیره وش دست خوشی هم او افرتانت کن او سردانا بنکمت کن یعنی کار چالاکی مرازی نه دست خوشی لت کن یعنی مرازی نه امش بان رازی نه بله او چالا هنگ زیادتر گرینگی چالاکیت نهول دن یا هنگ چالاکیت خود بندر و بونم شاخوانی از گلک جار هنگ بینم هنگ شاخوانی جید کن هنگ چنه برسترین چیه مثلا اداره سر بخور سۆران بله راست و خودم یعنی هر ورزش عم بوما فرق نیه یعنی کنه ورزش هینا ورزش گه خوینا ما تکل یعنی کنه هینا هر جایی که بیت بفرق جدایی یعنی کار چالاکیت خود داد کرد چون که اگر ورزش جدایه مثلا اگر تو نو هول داد که جدا در بکی چون که ورزش ها در و هم سروشتی بینی کش و هواجی آوازه این که تا چند ورزش ها خود بنا در باشی ام زور یعنی اگر جو خوش بیت و هوا بیتن زوری ام بین داره دبینی آفراد ده دبیجن ما مستعمل مال ورزش کری لیره چپ کمی یک ورزش کی یعنی بسيط بدا من دبي ميوارا بسيط دا ما تريو مالي بسيط ترى بس ده هر مان دبي يعني فرق قال مالي وقال ليرة فرق دهيت يعني بيجي الرياضة ده كده زور مان دبي والله الرياضة خوشة باشا يعني روش بروش ده طمعتر بيتنز يعني هر روزا كنا ده بالصالة كاسناتي ما ورزش بله اجازه است نک پرسیارت ورزشی تایبت خانمات دب کم بونم نه هنگجا خانم گلک شولد کرد مالدا هندجا دبی ما از من پیستی ورزشی نیم از تیمو چمو قابات شمو مالت گستید دمو چما سر تیم اخواری از اوش ورزشه او شولی تندت نامالت کردن اوجی ورزشه نه اكو بيس ورزش نيا چون كنت ده بيجي او گرانه ده هل گرم ده ضعيف بم نه او بو پشتا خرابه نابیتن یان سقادر ما بو چوکتا یعنی سقادر ما چونش ده بيجي ده چما سالو ده ما خالد ضعيف بم نه زور خرابه بو پشته بو چوکا نابیتن یعنی ورزش کم جار و بناغ خانیه کت بناغ دانه خراب دانه خانیه تا خرابی ورزش و تو اگر هات تا یکم جار هات نه ریاضه یکم جار خو گرم کردنه دوای حمایت که پاش کرده دست هدی یعنی دست ریاضه که نابیت صریح یعنی تو کو سایقیت یعنی تو صریح بچی استاب نبیده چلته ده ریاضه شو تو او جولت خانم مالت کن با کو شولا مالت کن لان زور تندرست نی نه مثلا لان پشت ایشیان چون که ایشاد گدا بیتن بله تاکید یعنی ریاضه اگر تبید بجید شولا مالت کن نه اگر نه های قاعش پیاده روی هره ساعت کی هره یان هره شاخ بله خانم روی داوی ده تا چند تنه بار ورزش ده راستی نابجم و آخری زورت بی بله لیره دست خوشی همه خزانتان تکم کره بداندن عائلتان بیننا حولت ورزشه زور باشه بله خارن حتی چند گرینگه خارن گرینگه یعنی کتو بيجي هنو که لاعب ده تا ریاضه اشتهاوی ده بیتا ده اشتهاوی ده دو جهان ده خود نابیت یعنی ده بی هدی حتی بخو نابجم نخو يكسر الرجيم يبكي بس نونك رقيق زلطك بخو لا وتجد تشي معي دبي بس تشتي ورزشي هاي وكو بروكليا سينجا بطاطا هيلكا يعني موصي او تشتونا بخو بله باشه بو تندرستياتا بس كنت بجد چم كاو رياضي كما هما كما سدول ما ترشك كن لا اجا خانم زور کرد دولمات رازی خان از گلک جار بدر قاهن گذاتم جزور بیشم وقت خانم تن از بیشم او خانمانه تر دولمت خارو دی چه ریاضش کرد ده نره والله بس عادتا يعني پیش ریاضی 2 ساعت يعني در تخارن خاربی بله بس تینگی ده بی ریاضی زورترین کشا کیلوه مثلا گل بنکەی هنگوها بیتا گیم کرن چنده 150 کیلو بی آفرتک بی بله لیره رزو سلامه گو های هات قاعی دست بگیریانه کرد بله دست بگیریانه کرد گفت مامستا از دوکی تلیه گفت بس گوه خوب دمن دوکی من لیه گفت مامستا بیجی من سبای تونی خوب پای خاری دوکمه یعنی حتی سالک و تشتکهات يعني ضعيف بيتشونا وخزمت خو كسي للناصية بله وكيت قول فلان كسي خو تو ضعيف عفلش قبل دزيوتها عائلة مالا ظلامه ويوينات ثاني حتى بتاعك ضعيف بشتين قد از چمار رياضي دوا قلتان حراري گريا نكرن هات بشتينگي خداي كراكيش داي بله بله البته با اون گوجی دلخوشی زور کیف اون گوتیم برکو ما مستعد ورزشی زور بله والله جا رازی خان تب خو بجداری چند پالانیاتا کریه خود ما مستنای تجمارد بله نه والله نه تجمارد چند سالتت نو 24 سال 25 ساله بله البته رازی خان یک الوان خانمان کود زاروگینیه بله
وەرزشێدا بوو وەختی سەردەمەیان قوتابخانەی ژیوین رازیەخانەیەکی بووان کچێت و گەلک چالاک هەموو چالاکی همه گەمەتینە هەموو جای بیرەتە سەرکەفتێ بیر ئینشاڵڵا هیویا سەرکەفتێ داوێت ئەگەر تا تشتێک هەبێت بۆ خانمێت ئیدارە سەربەخۆیە سۆران چونکە سنووری شولکردنا هەنگوو زیاتر لێرە دەتوێتن چەککەن هەتا چەند گرنگی بۆ وەرزشێ بدەن بەڵێ لێرەوە دەستخۆشی هەموو ئافرەتێت سۆران دکەم هەر ئافرەتێکی ڕۆل هەر بنکێکی کردی هەر قاعەکی کردبیتن گوداریە ڕاهێنەری خوب کرد سەر بخۆ دەست ڕێاضێ نەکرد یعنی هەر بچیتە ژوورێ دەست دەتە دەمبڵا دەست دەتە ئاسنا دەست دەتە یعنی تۆپێ بچیت بخۆ سەر بخۆ ڕێاضی بکرد نابێتن ئینشاڵڵا هەموو ئافرەتێک یعنی ئەوە هیوادەوەی هەیە بگەیتە جی یعنی ئەوەی هەی بوو منداڵە چیت هەی بۆ زەعیفیە چیت هەی بوو نەخۆشیە چیت ئینشاڵڵا هەموو دێ گەهنە مرادەخۆ بەڵێ وەکو بنکەی و چالاکی وەرزشی ئافرەتانی سۆران وەداواکاری چییە؟ یعنی ڕێگریت شوڵە هەنگۆ چنە ینی تۆ چه ڕێگیری هەنە؟ ڕێگریەمە ئەوە چه هەبیتن ئەگەر هەنگۆ چ نییە دێ چه هەبیتن ئەگەر شوڵە هەنگو دێ زۆر باشتر بیتن لێ بنکەی وەکو بڵێ منحەنیە منحەک هەبیتن ینی بۆ ئەندامێت بنکێ یان مەلەوانگەیەک ینی ئەو دوو تشتە زۆر پێویستن کارەبا ینی ئاو ئەو تشتانە مە زۆر کێمە بله ادی او جهازت شخصیت کن جهازش راستی جهازت مش کمن یعنی بس یعنی ببورن خلق دهتن جهاز یعنی دوسته مانگا استفاده لکد نزانید ده خراکه یعنی هندی بیجی هو نصرف خودی چی دستکاری کرده خراکه بله یعنی هم مرد هندی چک اینو هر جهازا چک او حکه بله بله سرکفتی من انشالله ویدارم تا همیشه بلنده ببینم رازیە خانه از زور خوشحال بوم که حرکتت ناو استودیو داوی اگر داوی داده تشتک هبید لیره را دست خوشیل هم کارمند زاری کرمانجی کم راستی رادیو زاری کرمانجی رزو تایبت رزق تایبت هینا دور سوران یعنی وابزانم اویش هکو ایلولی از زور میجه دامزره بله انشالله همیشه سرکوتو بن همو کارمنده توی یعنی ماندی نراستی دست خوش بیتن زور سپاس هیچ سرکفتی نبودت خواستم البته توی یکی خانم شانازی اداره اثر بخور سوران از هیچ سرکفتی نبودت خواستم ادارم تنمونه که جامعه به هم خانم من گلک سپاس زور سپاس با رازییە سەلیم بەرپرسی بنکەی چالاکیەکانی بنکەی چالاکی وەرزشی ئافرەتانی سۆران کاڕکەت ناو استودیۆدا گەلمەدا بووم هیچ تەندروستی لە ساغیەکە باش بۆ ئەهەمیات خازم هەتا پرۆگرامێکی دی خاطرەوە خدا